سڵاوتان لەبێ بەڕێزانێکەتی نیشتیمانی کوردستان پێنجەم پلەنیۆمی خۆی بەست و شەرعیەتی سەرکردایەتیشی تا بەستنی کۆنگرا درێژ کردەوە. پێنجەم پلەنیۆمی لە قەڵاچوالان بە بەشداری زیاتر لە 1000 ئەندام بەڕێوە چوو کە تەنها ماوەی یەک کاتژمێری خایاند و چەند بڕیارێکی دەرکرد. یەکێک لە بڕیارەکان کە ئەمڕۆ پلەنیۆم پەسەندی کرد بڕیاری درێژکردنەوەی تەمەنی سەرکردایەتی ئەو حیزبە بوو تا پەسەندکردنی کۆنگرا. بڕارێکی تریش پەسەندکردنی کاتی بەستنی کۆنگرەی چوارەم کە ڕۆژی 31 کانونی یەکەم بڕیارە ئەنجام بدرێت. هەرسێ لایەنەکەی ئۆپۆزیسیۆن بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی جەخت دەکەنەوە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە وادەی یاسایی خۆیدا و دەژڵێن نابێت لەژێر هیچ پاساوێکدا دوا بخرێت. لایەنەکەی ئۆپۆزیسیۆن ڕاشیان گەیان تانەیان لە دەرەنجامی هەڵبژاردنەکان پێشکەشی دادگای تەمیزی کوردستان کردووە چونکە ئەو دەرەنجامانی کۆمیسیۆن ڕایگەیاندوە دەنگی حەقیقی ئەوان نییە و ژمارەیەکی بەرچاو لە دەنگەکانیان هەژمار نەکراوە. باڵێزی کەنەدا لە عێراق ڕایگەیان سەرەتای ساڵی 2014 کەنەدا ئۆفیسی باڵۆزخانەکەی لە هەولێر دەکاتەوە. باڵۆزخانەی کەنەدا لە عێراق ڕاشی گەیاندووە وڵاتەکەی چاوی لە پەیوەندی فراوانترە لەگەڵ هەرێمی کوردستان و خۆشحاڵی خۆشی دەربڕیوە کە کۆمەڵێک کۆمپانیای کەنەدی لە بواری وزە و بازرگانیدا کار دەکەن. باڵۆزی کەنەدا دڵگرانی خۆشی ڕاگەیان لە تەقینەوەکانی شاری هەولێر و بە توندی ئیدانی کردو. هاوکاری کەنەداشی بۆ هەر هاوکارێکی هەرێم دووپات کردەوە. لە ئەنجامی شەڕ و پێکدادانەکانی نێوانی کینەکانی پاراستنی گەل هەپەگە و گروپە شەرجارەکان لە خۆراوای کوردستان کوڕێکی ساڵح موستیم هاوسەرۆکی پارتی یەکێتی دیموکراتی کوردستان پێدا بە ناوی شەڕڤان کوژرا. هاوکات ڕێدوور خەلیل وتەبێژی فەرمی یەکینەکانی پاراستنی گەلی هەپەگە بە ماڵپەڕی وڵاتی نێد ڕاگەیاندووە. شێروان ساڵح موستیم بە گولەی قەناس پێکراوە بەڵام دواتر بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی لەدەستداوە. سەرچاوەیەکی یاساییش لە پارێزگای بابل ئاشکرای کرد لە هەڵمەتێکی هێزەکانی یاساییش بۆ سەرمۆڵگە و حەشارگەی چەکدارە توندڕەوەکان لە پارێزگاکە 13 سەرکردەی دەوڵەتی ئیسلامی عێراق کوژراون و 55 دیکەش بریندار بوون. سەرچاوەکە بە ماڵپەڕی مەداپرێسی ڕاگەیان هەڵمەتەکە لە لایەن هێزەکانی لیوای وەڵامدانەوەی خێرا دوو پشکەوە لە ناوچەی دەریاچەکان لە ناحیەی جەرف و سەخەر لە باکووری پارێزگای باپل ئەنجام درا. وتیشی شەڕەکە ماوەی 4 سەعاتی خایاندووە. با مەبەستی جێبەجێکردنی بەڵێنەکانی و لە هەنگاوێکی تریدا بۆ ڕازیکردنی ئەوانەی لە هەڵبژاردنەکاندا متمانە و دەنگیان پێدا سەرۆکی ئێران داوای لە هێزەکانی پۆلیسی وڵاتەکەی کرد لە پرسە کۆمەڵایەتەکاندا هێندە جددی و توندوتیژ نەبن بە تایبەتیش لە پرسی پۆشینی جلوبەرگی باڵاپۆشدا. ئاژانسی هەواڵی فارسی نیمچە فەرمی بڵاوی کردەوە. ڕۆحانی لە وتارێکیدا کە لە پەیمانگای نیشتیمانی هێزەکانی پۆلیسدا پێشکەشی کرد ئاماژەی بۆ کرد کە پێویستە هێزەکانی پۆلیس دوایین لایەن بن هۆشداری بدەنە خەڵک. وتیشی دەبێت خانمان هەست بە ئاسایش و ئارامی بکەن لە بەرامبەر هێزەکانی پۆلیسدا. حکوومەتی لیبیا ڕایگەیاند سەر لە بەیانی ئەمڕۆ سەرۆکوەزیرانی کاتی ئەو وڵاتە لەلایەن ژمارەیەک چەکداری لەناسراوەوە فڕێنراوە و ڕاپێکی شوێنێکی نادیاریان کردووە. هاوکات گروپی ژووری شۆڕژگێڕانی لیبیا بەرپرسیارەتی